بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سەرڕای زیادبوونی داهاتی مانگانەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام خزمەتگوزاریەکان بەرەو کەمبوونەوە دەچن. قەیرانێکی نوێژی هاتە سەر کەویش قەیرانی سەرهەڵدانی غازی شلی ماڵانە. پێشتر لە کاتی ڕاگەاندنی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی حوتی ساڵی ڕابردوو ئەم کابینەیە بەڵێنیدا کە خزمەتگوزاریەکان زیاترکە بەڵام دۆخی کارەبا و غاز و هەندێک لە خزمەتگوزاریەکانی تریش بەرەو کەمبوونەوە ڕۆشتون. بە میوانداری بەڕێز سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە کارنامەکەیدا باس لە باشکردنی خزمەتگوزاریە گشتیەکان بۆ هاوڵاتیان دەکات، بەڵام هاوشێوەی کابینەکانی پێش و قەیرانەکان بەردەوامن و جارێکی دیکە قەیرانە کۆنەکان زیندوو دەبنەوە. بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2009 داوای گۆڕینی سیستەمی حکومڕانی و کۆتایی هێنانیان بە قۆڕەکردنی کورسی دەسەڵات کرد، بەڵام ئێستا داواکاری هاوڵاتیان بۆ دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان کورد بۆتەوە. زۆر جاریش بەرپرسە دەستڕۆیشتوەکان بۆ لە بیربردنەوەی تاڵانی نەوت و خاڵە سنووریەکان و بردنە دەرەوەی پارە قەیرانی نوێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست دەکەن. نوێترین قەیرانیش پرسی غازە. کابینەی نوێی حکوومەتی هەرێم لە مانگی حوتی ساڵی ڕابردوو ڕاگەیەندراوە بەڵێنی باشترکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکانیدا، بەڵام هێشتا بەشێک لە خزمەتگوزاریەکان کەم بوونەوە. لەم کابینەیەدا دابینکردنی غازی ماڵان لە کابینەی پێشوو زۆر خراپترە. سەرۆکی حکوومەتیش کە بانگەشەی کابینەیەکی بەهێزی دەکرد توانای چارەسەرکردنی کێشەی غازی ماڵانی نییە کە دوو کۆمپانیا دروستیان کردووە. لە هەمان کاتیشدا لە سەردەمی کابینەی ئێستا دۆخی کارەبا لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان لە کابینەی پێشوو خراپترە. بەردەوامی قەیرانی کارەبا هاوکاتە لەگەڵ بەڵێنە بەردەوامەکانی بەرپرسانی حکوومەتی هەرێم کە لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا بە هاوڵاتیانیانداوە. کەمی خزمەتگوزاری و بەردەوامی قەیرانەکان لە کاتێکدایە هەرێمی کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە بە سامانی نەوت و غاز و داهاتی مانگانە لە 1 تریلیۆن دینار زیاترە، کەچی لەگەڵ ئەوەشدا وەک پێویست خزمەتگوزاری سەرەتاییەکان بۆ هاوڵاتیان دابین ناکرێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک سۆران بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان، زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لە قەیرانی غازەوە دەست پێ بکەین، هۆکاری سەرهەڵدانی قەیرانەکە چیەوە؟ پێشتر بەڕێز 15 ڕۆژ لەمەوبەر هۆشداری دا و بۆچی حکوومەت ئەم هۆشدارانی ئێوەی وەکو پێویست وەرنەگرتە بوو؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، هەمیشە لە وەرزی زستان و زۆربوونی سەرما و سۆڵا ئەم گرفتە سەر هەڵەدا لە هەرێمی کوردستان بە تایبەت بۆ مەسئلەی غاز. هۆکارەکەشی ئەوەیە کە داخوازی زۆرە بێت لەسەر غاز، لەگەڵەوەشە غازی بازرگانی نرخەکەی بەرزە بێتەوە. لە ساڵانی ڕابردوو هەندێک لە ئەو غازەی کە دەدرا بە کارگەکان دەفرۆشرایەوە، چونکە قازانجی زۆر لەوە زیاتر بوو بیکەنە بڵی غاز و بیفرۆشن، بۆیە هەر بە شلیان فرۆشت و نیانە خستە ناو کارگەکان. هەندێک لە کارگەکان بە تایبەتتر کە چاودێری لەسەر قەزا و ناحیەکان بۆ کارگەکانی غاز کەمە، بەڵام لە سنتەری شارەکان چاودێری زیاترە لەسەر کارگەکان. و لە ساڵانی ڕابردوو ئەم غازە ڕۆشت بۆ پاکستان، بۆ ئەفغانستان، لەوێ نرخی زیاتریە کرد. بەڵام ئێستا لە ناوخۆی هەرێمی کوردستان بەهۆی جۆرا و جۆربوونی بەکارهێنەرانی غاز، چ بۆ ئۆتۆمبیل و بۆ ماڵان بۆ گەرمکردنەوە جگەر لە بەکارهێنانی بۆ چێشت و هەندێک لە کارگە و دەواجینەکانی مریش کۆمانە بەردەوام غاز سەرفەکەن. لەگەڵ ئەم خواستە کە زۆر بۆ بەرهەمی غازی داناغازیش زیادی کردویانی، بەڵام بە پێی ڕێککەوتنی حکوومەتی هەرێم و داناغاز ئەو بڕێی کە ئەخرێتە بازار و ئەوەی دەدرێ بە حکوومەت ڕۆژانە 1000 تۆنە. بۆی خەڵکیش باشتر تێبگا 1 تۆن غاز نزیک بە 83 بۆ 84
بتڵی غازی تیابێ هی ماڵان. ئەم جارە گرفتەکە بۆ وای لێ هات بەدەر لە هەموو ئەمانەی باسمان کرد، چونکە هەموو ئەم خواستە بەرزبوونەوەی نرخی بازرگانی هەمووی حزوری هەیە، بەڵام ئەوەی کە گرفتەکەی گەورە کرد ئەوەیە کە ئەم کۆمپانیایی کە تەندەری گواستنەوەی غازی ئەم جارەی بۆ دەرچووە بڕیار بوو لە یەکی دوو دەست پێ بکات. باندێەوە کاری تەکنیکی لە یەکی ساڵی نوێ دەستی پێ نەکرد، مانگێکیان بۆ کۆمپانیای پێشوو درێژ کردەوە بۆ ئەوەی کە ئەم ئامادەکاریەکانی خۆی بکات، لەبەرەوەی ڕۆژانە 1000 تەن غاز لە داناغاز کە کۆرۆمۆرە بیگوازیتەوە بۆ جێگەیەک کە ئەم شوێنە تازەی ئەم کۆمپانیا لە نزیکی پیرەمەگرونە لای زێوێ، لەوێ گۆڕەپانێکی هەیە غازەکە ئەچێتە ئەوێ، لەوێەوە بەشە غازی سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە و دهۆک و هەولێر و هەموو شوێنەکانە درێت. ئەوی تری لە شێوەی بازرگانی دەفرۆشرێ لە دەرەوەی ئەوەی دەیدا بە حکوومەت، ئەوەی دەدرێ بە حکوومەت نرخی سابتە وە گۆڕانکاری بەسەرانایە، تەنی بە 415,000 دینار دەدرێ بە کارگەکان بۆ ئەوەی نرخی غاز جوڵە نەکا بۆ ماڵان و بۆ حکوومەت. لەم نێوەندە چەند ڕۆژێک غاز نادرێ بە شاری هەولێر و دهۆک، واتە کۆمپانیایی پێشوو چەند ڕۆژێک غاز نانێرە بۆ هەولێر و دهۆک. بڵێن بۆچی بۆ ناینێرێت؟ ئەوە خۆیانە بێ جواب بنەوە. باش کە غاز ناڕوا بۆ هەولێر و دهۆک بە شێوەیەکی تەبیعی کارگەکان غازیان کەمەکە و بریکارەکان کاتێچن بۆ کارگە غاز وەرگرن ئەڵێ ئەمڕۆ غاز نهاتووە، غاز نییە، لە بازاڕە ئەوەی هەبێ فرۆشراوە یا ئیشارێتەوە یا بە گرانی فرۆشە ئیستیغلالێکە. ئەمە لە پێش دەستپێکردنی کۆمپانیای دووەمم گرفتانە ڕوویدا. من لە 21ەوە لەگەڵ حکوومەتی هەرێم لەگەڵ سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران ئەم پرسەم باس کرد. تەنانەت سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران کەسێکیان نرد لە پەرلەمان پێکەوە دانیشتین، تەفاسیلی ئەم گرفتە و ئەم گرێبەستە و ئەگەری گرانبوونی نرخی غازم خستە ڕوو پێم وتن. چکەوتم ئەم تەندەرە بە نرخێکی زۆرتر دەرچووە لە نرخی جاران. جاران ئەگەر بۆ تەنێک 308 دۆلار، 10 دۆلار، 12 دۆلار لێ بدرایە، ئەم جارە بە 346 دۆلار تەندەرەکە دەرچووە. یعنی دەبێ لەسەر ماڵان گران بکرێ. ئەگەر ترسێک هەبوو کە ئەگەر بیانەوێ گرانی کەن هەر بەتڵێکی غاز 1000 دینار گران بکرێ، یعنی تەنێکی غاز نزیکی 80,000 دینار گرانە بێ، چونکە ئەو 346 دۆلاری کە کۆمپانیاکە بۆی دەرچووە زائیدەن 70 دۆلاری تری هەیە ئەچێتە سەری. بۆ لەبەرەوەی حکوومەت بەشێک لەم پارانە وەرەگرێ، 7 دۆلاری وەرەگرێ بۆ ئەو ناوچەیە گوایە ئاوەدانی پێکا، بەڵام بەداخەوە حکوومەت 7 دۆلارەکە کەس نازانێت چی لەیەکە، 10 دۆلاری تر وەرەگرێ، واتە 70 دۆلاری تریش ئەچێتە سەر 346ەکە ئەبێ بە 363 دۆلار، کە ئەمە هەر بە تەبیعی هەستەکەی غاز گرانە بێ. پێمان وتن کاکە ئەمە نابێ غاز گران بێ، و ئەم کۆمپانیایە ئەگەر بیەوێ لە زستانە قازانج بکە، بەڵام لە هاوین و بەهار و ئەوانە ئەم کۆمپانیایە زەرەرەکە لە غازەکە، یا ئەگەر زەرەر نەکابێ بە نرخی خۆی مەمنون بێت بیفرۆشێ، چکە لە گەرمایە خواست لەسەر غاز بە شێوەیەکی ئاسایی دابەزێ. باشە، بەڵام بەداخەوە ئەنجومەنی وەزیران وەک پێویست بەدەم ئیشەکەوە نەهات. باشە،
وەکەوەی کە ڕازی بن بەو گرێبەستە. باش بەس ئێستا کێشەکە لە سەرچیە کە مەسەلەن سلێمانیش کێشەی غازی هەیە مەسەلەن فیلمی پارێزگای سلێمانی و هەڵابجە هەولێر و دۆک ئێستا کێشەکە لە سەر چییە؟ ئێستا لە یەکی دوو کە ئەم کۆمپانیای دووەم دەست بە کارەکانیەکە 2 ڕۆژ 3 ڕۆژ پێش ئەوە کە غاز ناچێ بۆ هەولێر و دوهۆک لەوێ غاز گرانە بێ. لە یەکی دوو کە ئەم کۆمپانیا دەست پێ ئەەکە کۆمپانیای یەکەمی تر هەموو شتێک جێهێڵێ و تەسلیمیەکە یەکەم شەوی دەستپێکردن بە کارەکە ئاستەنگ دروستە بێ بەوەی کە چنە سەر تەنکەرەکان بۆ ئەوەی کە پرۆسەی بارکردن لەلایەن ئەم کۆمپانیا و دەست پێنەکە. هێزێکی ئەمنیە چێتە سەریان و هەڕەشایان لێەکە کە ئەم کارە نابێ بکەنەوە بێ جێی بێڵن. بۆ بەیانیەکەی هەچنە سەر کۆمپانیاکەش لە شاری سلێمانی لە نزیک پردی خەسرە و خاڵ. ئەو هێزە چێتە سەر کۆمپانیا و خاوەنەکەیە بفڕێن و لێدەن و ئێمە کە زانیمان دەست بەجێ لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت بەردەوام لە پەیوەندیا بووین بۆ ئەوەی ئەم گرفتە چارەسەر ببێ و ڕێبگیرێ لەوەی خەڵک بە هێزی ئەمنی بچێتە سەر کۆمپانیایەک بچێتە سەر سایقی تەنکەر تەقە لە تەنکەر بکە. ئەوە بوو خاوەنی کۆمپانیاکە بەر دۆخێک بوو ئازاد بوو و من لە جێیەک بینیم فعلەن خراپ ئازادرا بوو و بەلایەنە پەیوەندیدارەکانم وتکارێکی زۆر نایاسایی و قێزەونتان کردووە. باشە و ئەگەر گرفتێک هەیە لەگەڵ ئەم کۆمپانیایە بە هێزی ئەمنی و هەڵکوتانە سەر و هەڕەشە و تعدا ناکرێ و ئەمەوە ئەکا لە شاری سلێمانی خەڵک سەرمایەدار خاوەن کۆمپانیا لە گیان و ژیانی خۆی بترسێ کە پێی وابێ هەر لەحزەیەک داوای سەرانەی لێکەن و هەڵەکوتنە سەری لە کاتێکە ئەم کۆمپانیایە وتوێتی من لە سەتاچ لە دەم بە حیزبی باڵادەستی ئەم ناوچەکە یەکێتیە. باشە بەس کاک سوورە ئێستا هێشتا وای لێکرا. ئێستا کە کێشە دروست بوو هەردوو کۆمپانیاکە هی حیزبێکن یاخۆت هی هەولێر و سلێمانی چکە باز لەوەک لەسەر ئەوەیە کێشەکە ئەزانی ئەم کۆمپانیایانە هی حیزب نین بەڵام بەبێ ئەوەی پشک بدەن بە هیچ حیزبێک لەو دوو حیزبە ناتوانن نیش بکەن. باش کۆمپانیای پێشوو پشتی داوە بە یەکێتی بەڕەسمی سەرانەی داوە بە خەڵکێک پارەشی داوە بە هەندێک چەکدار بۆ ئەوەی لەو خەتابی پارێزن. هەموو مانگێک 100,000 دۆلاری داوە بە کۆمەڵە چەکدار بۆی شەوانە بیپارێزن لە کاتێکە ئێمە دوو لیوای پارێزگاری نەوت و غازمان هەیە. ئەمە پێوترێ فەزاحەتی گەورە کە ئەمە لەی شوێنێکی دنیا بوونی نییە. جگە لەوە پشکیشی داوە بە یەکێتی نیشتیمانی و توێتی ئەوە لە 100 ئەوەندەی بۆ ئێوە. باش ئاوا ئیشی ئەم غازە کراوە هاوکات و هاوشانی ئەم غازە پرۆسەیەکی تر هەیە عینی غازەکەیە پێوترێ گواستنەوەی کۆندێنسێنت کە بریتە لە نەفتا. نەفتاژ لە کۆڕۆمۆر لە داناغازەوە ئەگوازرێتەوە بۆ خوورمەڵە بڵێن بۆ بەرزکردن کوالیتی نەوتە نەوتی ڕەشە. ئەمەش بەڕاستی جۆرێک لە فێڵ و فەزیحە و دزیتیایە گرێبەستەکە. بڵێن دزیەکە چی و لە گرێبەست و تەندەرەکە من بڵاوم کردەوە لە 21 مانگ 21 لە حکوومەتە مودوەرن تحقیق لەمە بکەن باشە بۆچی تەندەرێک نووسراوە بۆ گواستنەوەی کۆندێنسێنت لە کۆڕۆمۆرەوە بۆ خۆرمەڵە لە ناو کۆی تەندەرەکە تەنها کرێی نەقڵ هەیە بە چەندی گوازیتەوە چۆنی گوازیتەوە ئەگەر کەم تەرخەمی بکە ئیجراعات چییە ئەگەر تووشی ڕووداوێک ببی ئەوان حەقیان نییە بێبی بژێ هەموو ئیجراعاتی عەقدەکەیە لە بەرامبەرە تۆ کرێی نەقڵ وەرەگری کرێی نەقڵی هەر تەنێک لەم نەوتە ڕەشە لە کۆڕۆمۆر بۆ خوورمەڵە بریتە لە 17 دۆلار کە ببی دەی بە سایقەکە سیارەیەکە توانێت 20 تەن بەرێ بێ 27 دۆلاری بیتە کەچی ئەمەی بۆی دەرچووە بە 15 دۆلار پوین 40 سنت بۆی دەرچووە 17 دۆلارەدا بە سایقەکان هەر لەوێ چەند زەرەرەکە
دۆلارێک و 6 سنت بەس لە نقلەکە زەرەرەکە. لە کاتێکە ئەم کۆمپانیایە کە ئەمە گوازێتەوە بە هێزی چەکداری گوازێتەوە، بە دۆشکە و بیکەیسی و میگزەمینی و چەکدار و لەگەڵ تەنکەرەکان ئاڕۆن هەتا دەربازیەکەن. ئێوانش پارەیانەوێ. تۆکە لە کۆڕۆمۆر باریەکەی ئەبێ ستافێکت هەبێ، حساباتێ هەبێت، چەند تەنکەربارەکەی، چکە ڕۆژانە بێ 75 تەنکەربارکەی باش و ناشبێ دوا بکەوی، چکە داناغاز غەرامەت ئەکات، حکوومەت عەقدەکەی وایە ئەبێت تۆ ئەمە بگوازیتەوە. یعنی تۆ بێ بەردەوام 150 تەنکەر لەم بەینابێ، 75 بڕوا 75 بگەڕێتەوە. باشە چۆن تۆ هەر بە نقلەکە هەر تەنێک دۆلارێک و 6 سنت زەرەرەکەی، بەڵام کە لێکێ دەیتەوە لە کۆی گشتیە هەموو مانگە 3 ملیۆن دۆلار خێرەکە. هەموو مانگی 3 ملیۆن دۆلار. بەڵێ باشە. ئەمە فێڵی تێ، من بە حکوومەتم وتووە. باشە. وتومە ئەم فێڵ و ئەم پارەکێشانەوە بەم ناوەوە بەڕاستی پێوترێ دزی. هیچی تر نییە جگە لە دزی. بەڵام دیارە حکوومەت خۆشی مستەفیدە. سۆرە ئێستا کێشەکە چۆن چارەسەرێت، چونکە هاوڵاتی باجەکەی دەبێت تایبەتی مەسەلەی غازی شر. ئێستا باز لەورەکە کە پۆلیسی نەوت و غاز نێردراوە بۆ بڵێن کێڵگەی کۆرمۆڵ. ئەی بۆ ئێستا کێشەکە چارەسەر ناکرێنی هاوڵاتی باجەکەی بدە؟ طبعاً گرفتەکە بۆ زیادی کرد. لەبەرەوەی شەوی یەکەم کە چوونە سەریان غاز نەگەیشت. هەولێر واتە غازی 4 ڕۆژ بوو پێ نەگەیوە. سلێمانی بوو بە یەکەم ڕۆژ، زیادی کرد بوو بە دووەم ڕۆژ. دووەم ڕۆژ کە دەست کرایەوە بە پرۆسەکە لە 2 مانگە، ڕاستە لیوای نەوت و غاز هاتووە لە چەمچەماڵەوە پاراستوێتی تا نزیکی بازیان. لە نزیکی بازیان تەسەوری نەکردووە تەقەیان لێ بکرێ. لەو نێوەندا کە بەرەو زێوێ ئەڕوا بەرەو لای پیرەمەگرون، لەوێ 3 سەیارە تەقەی لێکرا، پرۆسەکە وەستا. باشە 3 مانگ دەستی پێکردەوە، بەڵام ئەم جارە بەم ئاراستە لێی نەدرا، بە ئاراستەی چەمچەماڵ سلێمانی، بە ئاراستەی چەمچەماڵ قەرەهەنجیر لە تەنکەرەکان درا. تەنکەرەکان تا نزیک قەرەهەنجیر بە لیوای نەوت و گاز پارێزراون، لێوە توانای تر کێشەی نەمان لە دوای ئەوە لێی درا و بە چەکی زۆر مەترسیدار لێی درا، چونکە بەشێک لەو نەفتایانە تەنکەرەکان تون بوو ڕژایە زەویەکە، چکاگەری گڕگرتن و سووتاندنیشیە بوو. یەکێک لەو سایق تەنکەرانی کە تەنکەری غازە باش لە دوای 16 ئۆکتۆبەر لە خورمات و ماڵی سووتێنرا هەڵهات و پێشمەرگە بووە. ئێستا تۆ تەنکەرێکی پێیە ئەم ئیشاکە دوێنێ شەو ئاوایان لێ کردووە. باش یعنی ئەمانە خەڵکی فەقیرن کە ئەم کاری گواستنەوە ئاکەن، بەڵام هەمیشە ژیانیان لە مەترسیایە لەوەی کە خەڵکێک تەقەیان لێکە بۆی کۆمپانیای خاوەن کارەکە ناچار ببێ ئەمیشە جێبیەڵێ و بڕوا. هۆکاری ئەمەش چییە؟ ئێستا دوێنێ غاز نسبەیە گەیشتووە، ئەمڕۆ نسبەیە گەیشتووە، بۆ نمونە 12 تەنکەر بۆ سلێمانی هاتووە بە هەڵەبجەوە و ناوچانەوە، 11 بۆ هەولێر چووە، 7 بۆ دوهۆک چووە. ئەگەر ئەم شەو هیچ ڕوو نەدا شەڵا بەیانی وەزعی غاز باشترە بێ، چونکە ئەو بەشە غازەی کە ئەدرێ بە کارگەکان زیاترەکا و ئەزمەکە ئەڕەوێنێتەوە. ئەزمەکە کاتیە، تەنها باش شەڕی ئەوەیە کە ئەم کۆمپانیای دووەم ئەبێم ئیشە جێبیەڵێ. ینی بەس ئارەستەکە بەرەو شێوە هەر کۆمپانیا کۆنەکە بیکات و کۆمپانیای یەکەم بەردەوامە. خۆی ئەگەر کۆمپانیای ئێستا کاری ئەم ئیشاکە لێی دەرچێ نادرێ بە کۆمپانیاکەی پێشوو، چکە کۆمپانیاکەی پێشوو تەندەرەکەی پڕ نەکردوتەوە. 4 کۆمپانیای تر لە ڕیزبەندیە هەن کە ئەدرێ بەوان، ئەوانیش 322 دۆلار هەیە، 319 دۆلار هەیە، 380 دۆلار هەیە. ئەم کۆمپانیای یەکەم نییە لە ناو منافەسەکە،
لە هەر حاڵەتێکان نادرێ بەو بەس هۆکاری چیە و مامەڵە خراپە بنەوت و غازی هەرێمی کوردستانەوە دەکرێت پێشتریش بەڕێزت مەسەرەن لە 2017 پێشتر سکاڵاتان لەسەر حکوومەتی هەرێم تۆمار کردلەوەی کە 2 ملیار و 900 میلیۆن دۆلاری بەدانا غاز دۆڕانتر لە کێرگەی غازی تەمسماڵ و کۆرمۆر. هۆکارەکەی ئەوەیە بەڕاستی پرۆسەی نەوت لە هەرێم دەرهێنانی گەڕان بە شوێنیە پارێزگاری لێکردنی گواستنەوەی هەموو ئەمانە قۆڕخ کراون بۆ چەند کۆمپانیایەک کە لە پشتیانەوە دەسەڵاتی ئەمنی و حیزبی هەردوو حیزبی حکومڕان هەیە لەبەرەوەی قازانجێکی خەیاڵی و بێشوماری هەیە میشە لەبەرەوەی کە بە لەحزەیەک پێی هەڵەتۆقن و پێی دەوڵەمەنە بن و پارەیەکی زۆریان دەسەکەوێ و مەجای فرتوفێڵ و دزی زۆرە لەم پرۆسەیە بۆیە دەستبەرداری نەبوون و نابن و حکوومەتی هەرێم بەدەست ئەو دوو حیزبەوەیە ئەو دوو حیزبە کۆمپانیاکانیان و دەسەڵاتدارەکانیان خەریکی ئەم ئیشانن باش ئەوەی کە ئەوترێ ئەمە لە پێناوی هەولێرە یا سلێمانیە هیچی وانە ئەنی شەرشەری کۆمپانیەکانە بڵێ چونکە ئەگەر بوترێ ئەمە لە پێناوی سلێمانیایە خەڵک ناچێ ئێستا بتڵێ غاز نەزانێت لەکوێ پەیاکە و چۆن پەیایکە 100 تەکلیفکا بتڵێ غازی دەست نەکەوێ باش نەخێرەمە لە پێناوی گیرفانی چەند کەسێکایە و لە پێناوی پارایە و لە پێناوی هەیمەنەی ئەم دوو حیزبێ هەریەکە لە ناوچەی خۆی ئەوێ یەکێکەگەر لە پشتیەوە پارتی هەبوو کۆمپانیایەک نێڵن لە سلێمانی ئیشی دەستکەوێ و بە هەمان شێوە کۆمپانیایەک پشتەکەی یەکێتی بوو نێڵن لە هەولێریشی دەستکەوێ وە کۆی ئەم دوو زۆنە لە هەموو شتێکە چۆن دوو ئیدارەیە نابێ بچنە حیسەی یەکیشەوە و ئیش لە حیسەی یەکتریا بکەنە گەر ناگرفت بۆ یەک دروستەکە ئەمە ڕێک ئەوەیە و لە کاتێکە ئەم کۆمپانیایانە ئەسڵەن سەرەتا حیزبی نین بەڵام ئەگەر باج نەدەن سەرانە نەدەن ئەو حیزبانە لێیان خۆش نابن ڕێیان پێ نادەن ئیش بکەن بێت چەکدارەکانیان و بە حیزبەکەش بەڵێ چکە یەکێک لێ ڕاستە بێتەوە ئەسڵەن نەک حیزب و چەکدار و هێزی ئەمنی خەڵکێک هەیە لەو مەنتیقەی کە غازەکەی لێیە 4 کەس کۆکاتەوە 5 تفەنگیان پێ و شەوە چند تەقە لە 2 تەنکەرەکەن خاوەنی کۆمپانیاکە کاکەمە چیە و کێیە یەکێک دەڵێ کاکەوە من نەزانم کێیەوە فڵان کەسە وەڵای شتێ پارەی نەدەنێ مانگانام و شێوەواکە ناچار شتێ پارەیان داوە بەویش ئەی خەڵگێ ئیژی چەتەیە مانگانە لەم هەر تەنێک دۆلارێکی وەرباشە سۆران پێش ئیشتان لەسەر ئەو کەیسە کردبووێن ئەگەر گرێبەستی حکوومەت هەرێم و داناغاز چوەبواری جێبەجێکردنەوە کێشەی ئێستا کەمی کارەباشمان نەدەبوو کە 24 کاتژمێر کارەبامان هەوێ بەڵام پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان بڵێن ڕێگیری کرد نەتوانرا کێشەی ئەوەشمان نەدەبوو کارەباشمان نەبوو جگە لە غازی شلی ماڵە خۆیان غازە یەکێک لە دەستکەوتەکانی ئەوەیە کە بەرهەمەکەی زۆرە بێ محەتاتی ئێستا بەشێکی زۆریان کە هیکەرتی تایبەتن بە غازی شەکەن کولفەی کەمترە وەکو گازوایل نییە بوو کارەبا زۆر باشتر بێ لەوەی ئێستا من نازانم کارەبای ڕئیسی هەر لە نەبووە چییە هەر فڕی مۆلی دەدێوە نیە لە کاتێکە ئەم غازە دەبوو سوودی سەرەکی بۆ خەڵک بێ هەم بۆ کارەبا هەم بۆ خۆگەرمکردنەوە و ئەوەی کە ئێستا ئەزمەی هەیە ئەمار عیبەیەکی گەورەیە بۆ شانی حکوومەت ئەمە شکستی ئەم حکومڕانێتی پێشتر لەم کابینێ داوت باشتر دەبێت کارەباکە وتیان باشتری دەکەن ئێستا خراپتر بووە بە دڵنیاییەوە خراپتر بووە کارەبا یەکێکە لە دەردەکوشندەکانی ئەم حکومڕانێتی ئەگەر ئەم حکومڕانێتیە گەندەڵی خۆرەیەک بێ لە هەموو جەستەی دابێ کارەبا ئایدزێکە لە جەستەکەی داوە و بۆیشان چارەسەر ناکرێ مەبەستیان نییە بۆ لەبەرەوەی لە پێشوا مەزدەری دزی بووە کە گازوایل دامی ئێستا شەروە ئەگەر ناتوانن باسانی چارەسەریکەن لە کاتێک مەمسەرەگەت غازمان هەبێ غازی وشک ئەوەی کە بە غازی سروشتی دەدرێت بە وێزگەکان دەتوانرێت چارەسەرگە ئەومان هەیە بە دڵنیاییەوە بەڵام ویستی چارەسەریان نییە چگەمانیانەوێ زۆرترین سوودمەند بن لە ئەو داهاتەی کە هەیە نەک سەرفیکەنەوە بۆ خەڵک ئەمە گرفتە سەرەکیەکەیەکەواکە نێڵن کارەبا چارەسەر بێ وەیان نایەنەوێت چارەسەر نەبوونی پەیوەندی بەوەیە کە بۆ منە حکوومەت خۆیم کارە ناکات پارەکەی بۆ خەڵکی بڵێن بەرپرسۆی کە گرێبەستیانەیە لە بەرەمێنانی کارەبا
هۆکارەکەی وەیە خۆی حکوومەتی هەرێم ئێستا لە بواری سوتەمەنیە بە نەوت گاز غاز هەموو جۆرەکانی تەنها دەعمێکی مابێ ئەم غازەیە ئەگەر ئەم غازە بچێتەوە تیجاری حکوومەت ئەو دەعمەی ڕۆژانەی 600 تەنە ببڕێ ئەوە غازیش وەکو بەنزینی لێت ئەبێتەوە بە تیجاری ڕۆژێ بتڵێک بە 7,000 بێ ڕۆژێ بە 10,000 بێ ڕۆژێ بە 15 بێ ڕۆژێ نییە ئاوای لێدێ بۆ حکوومەتی هەرێم کۆی نەوت هەموویە فرۆشێ بە بۆری و تەنکەر 1 بەرمیل نادا بە ئەوەی کە دابش دەکرێت هی عێراقە کە کەمیشە بەنەوتی سپیەوەی ماڵە بەڵێەوە هی عێراق حکوومەتی هەرێم خۆی لە دوو پاڵاوگە سەرەکیەکەی کە هەیەی لە کەڵک و بازیان 1 بەرمیل نەوت کە نەوتی ڕەشە نایەندا تێبیکەن بە بەنزین و نەوت و گازوایل و ئەو مشتەقاتانە هەر هەموو یەکاتە بۆری ئەوەشی کە قورسە بە بۆری ناڕوای کاتە تەنکەرۆی فرۆشیە بۆیە بەنزین تیجاریە لە 100 نەوت بەغدانەی نێرێمان بەرمی لێ نادەن تەنانەت دەعمی نانەوە و سەمونخانەکانی بۆ سوتەمەنی و نەوتی ڕەش ئەویش بڕی دەعمی کارگەکانی بڕی لە کاتێکە ئەمانە بەشێکی گەندەڵیشی تیا بوو خەڵک هەبوو بە ناویەوەی کارگەی خشتی هەیە کارگەی ئاسنی هەیە کارگەی قیری هەیە کارگەی چیمەنتۆی هەیە نەوتی ڕەشی مەدەومی لە حکوومەت وەرەگرت بە نرخێکی کەمتر کارگەکەشی نەبووە چوو لە بازارەوە بە قیمەتی دووقاتەی فرۆشتەوە حکوومەت ئەمانەی هەموو نەهێشتووە لە هیچ وڵاتێکە ئەمەی کە لە هەرێم ڕۆدا نییە تۆ نەوتی خۆت بگاتە هەموو بازارەکانی جیهان بەڵام لە شارەکەی خۆت خەڵک محتاج بێ بە بەرمیلێ نەوت لە کۆی ساڵەکە تۆ هێشتانەی دەیتێ عێراق بیدا ئەمە کە لێرە ڕووەدا پێوترێت تاڵانکردنی داهاتی ناوخۆ نەوت پارەکەی و دووکەڵ و قەیرانەکەشی بۆ خەڵک سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەرم بۆ لای بەڕست بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە نینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بڕست کاکسۆرانگە بینە سەر بابەتێکی ترەوش مەسلەی شەقامی 100 مەتری سلێمانیە بەڕێزت بابەتێکت نووسی بوو ئەمڕۆ دوایش نووسینگەی سەرۆکی حکوومەت ڕوونکردنەوەیکی بڵاو کردوەوە کە باز لەوە دەکەت کە لە ماوەیەدا زۆر کەس و لایەن زۆر بە نەشارەزاوی بەبێ زانیاری لە چوارچێوی موزایە دەکردن و بە قسەیان لەبارەی شەقامی بڵێن 100 مەتریەوە کردووە ڕاستە ئێوە بەبێ زانیاری قسەتان لەسەر کردو ڕەنگە ڕوونکردنەوە کەش واز ناکەی و لێوێ لە ماوەی ڕابردوو ئەو ڕوونکردنەوە ڕاستە خەڵکێکی زۆر قسەی لەسەر شەقامی 100 مەتری کردووە و بەشی زۆری بە
مزایدە بۆ یا بە بێزانیاری بوو بەڵام ئەمڕۆ کە من هەموو زانیاریەکانم خستە ڕوو ئەوەی تۆ مزایدە و بێزانیاریتیان نەبوو ناوەی من زۆر وازەح بوو کە هەموو شتەکانی ڕوون کردەوە و خۆشبەختانە نووسینگەی سەرۆک وەزیران جوابی داوەتەوە کە بەم نزیکانە دەست بە جێبەجێکردنی شەقامی 100 مەتریەکەن. حەقیقەت ئەو قەزیە من پێشتر بە دووادادەچوونم بۆ کرد دەوترا بۆیە دەست بە جێبەجێکردنی شەقامی 100 مەتری ناکرێت چکە شەقامی 100 مەتری گرنگی چییە بۆ سلێمانی وا باسەکرێ ڕاستیا گرنگیەکەی ئەوەیە لۆدێکی زۆر لەسەر ناو سلێمانی هەیە چونکە ڕێگای هاتن و دەرچوون لە هەموو ئەو شوێنانەوە بۆ سلێمانی هەر شەقامی بازنەی مەلیک مەحموودە. باش ئەگەر بێت و ئەم لۆدە لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود هەڵبگیرێ ئەو کاتە بەشی زۆری ئەو لۆدە بچێتە دەرەوە لۆدی ناوشاریش دێتەوە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود دابەشە بێتەوە. ئەو کاتە هەرچی بار هەڵگرێک لە ڕۆژهەڵاتی سلێمانی و داخڵە بێ بە 100 مەتری ئەتوانێ بچێتە دەرەوەی سلێمانی یان لە ڕۆژاوای سلێمانی و بەشی ئەولاوە دێت نایەتە ناو شاری سلێمانی تێ ئەپەڕێ بەرەو شارە زوور و گەرمیان و شوێنەکانی تر یان بە پێچەوانەوە بێ بەرەو چەمچەماڵ و ڕانیوانە لۆد ناخاتە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود کە ئێستا شاری سلێمانی لە دەرەوەی بازنەیی مەلیک مەحموود شارێکی ترە نی بەقەر سلێمانی جاران کەوتۆتە دەرەوەی شەقامی بازنەی مەلیک مەحموود بۆ یەکەم شەقامە لۆدێکەوێتە سەر بە با بڵین هێڵە دەرەکیەکانی ناوشار گرفت بۆ ناوشاریش دروستەکە بۆیە گرنگە و ئەم شەقامە 33 کیلۆمەترە لە تاسڵوجەوە دەست پێکە هەتاکو لە تانجەر و ئەو خەتەوە دەرەچێتە دەرەوە. باش بۆیە گرنگە بۆ سلێمانی. باشە بەس بەڕێز چۆن بەو زانەرە گەشتی چووکە پێشتر هەتا تیمی وەزاری بستنەوەی گۆڕانیش باسییان لەوە کردبوو کە کێشەکە لەسەرەوەیە کە شەقامی 100 مەتری سلێمانی پارەی زۆری سەرۆکی حکوومەت وتێتی پارەی زۆری بۆ دانراوە بۆ نمونە بۆ هەر کیلۆمەترێک 9 ملیۆن دۆلار بەڵام لە هەولێریەک کیلۆمەتر بە مەسەلەن 3 ملیۆن و بڵین 3 ملیۆن دۆلاری بەڵقان کراوە. من پێم سەیر بوو کە خۆشم بە دوواداچوونم کرد لەگەڵ حکوومەت ئەم معلوماتانم دەستکەوت کە گوایە هۆکارەکەی ئەوەیە ناکرێ کیلۆمەترێک لە هەولێر بۆ شەقامی 120 مەتری مەبلەغێکی تێچوو بێ بۆ سلێمانی 2 هێندە و 3 هێندە بێ بەڵام من بە دوای ئەما چووم و ئەوەی کە ئەمڕۆ بڵاوم کردەوە ناردم بۆ جێگری سەرۆک وەزیران بۆ سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران بۆ زیری شارەوانی و بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکانم نارد کە ئەمە غەدرە بەو بەهانەیە شەقامی 100 مەتری سلێمانی چەندین ساڵە جێبەجێ نەکراوە بۆ غەدرە. ئێمە شەقامی 120 مەتری کە لە شاری هەولێر بە 3 قۆناغ دەستی پێکردووە ئەگەر تەماشا بکەی قۆناغەکان 11 کیلۆمەتر و 9 کیلۆمەتر و 14 کیلۆمەتر و نی و بە کۆی گشتی 34 کیلۆمەتر و نیوەکە. ئەم 34 کیلۆمەتر و نیوە 498 ملیۆن دۆلار خەرج کراوە بۆ گروپی کۆمپانیاکانی هێمن لەگەڵ کۆمپانیایەکی تورکی کە لە قۆناغی یەکەمی 11 کیلۆمەتریە کاتیدا بووە. لە قۆناغەکانی ترا هەر هێمن گروپ جێبەجێ ئەم پرۆژەی کردووە. گوژمەی خەرج کراو 498 ملیۆن دۆلارە بۆ چەند کیلۆمەتر بۆ 34 کیلۆمەتر و نیو. تەنانەت بە وردی یەکتر بڕەکان ئەندەرپاس و ئۆڤەرپاس و ئۆڤەرفلای و
زێرابی سنووقی و هەر هەمووی چەندانی تیان نووسیومە. ئەمە لە شاری هەولێر 120 مەتری بەوەندە کراوە. جگە لەوە 50 ملیۆن دۆلار بە پارە نەدراوە بە ئەم ئیشە. تەسەورە کرێ زەوی درابێ لە ئەم بەرەوبەری شەقامی 120 مەترێکە لە بەرامبەر پارە، چونکە لە دوایین گوژمەی قۆناغی یەکەمی 11 کیلۆمەترەکە کە 144 ملیۆن دۆلارەکانەوە 8 ملیۆن دۆلار سەرفەکرێ. لەو بەینا 50 ملیۆن دۆلار نەدراوە دەوترێ بە زەوی پێدان، یعنی هەموو ئەو زەویانەی کەوتنە ئەم بەرەوبەری جادەی 120 مەتری هەمووی بوون بە زەوی بە نرخ پرۆژە و بەنزینخانە و مۆڵ و سیتی و ئەنواع پرۆژەی ژیانکردنی لێەکرێت کە ئاوەدانی چوە بەو شوێنانە کە ئەمە گرنگە بۆ هەولێر. واتە هەولێر هێندەی تر فراوانەکە 150یەکەش ئێستا ئەوەندەی تر فراوانەکە 150یەکە کاک حەکیم هێشتا گوژمەی گۆڕانکاری، چکە ئەم پرۆژەیە کە پێشکەش کراوە گوژمەی گۆڕانکاری تایە. گوژمەی گۆڕانکاریەکە لە مەرحەلەیەکی تەنفیزە دەرەکەوێت کە چەندی تر گۆڕانکاری هەیە و پێویستی بەوەی پارەی تری بۆ تەرخان کرێ. گوژمەی گۆڕانکاری بۆ ئەم پرۆژەی کە پێشکەش کراوە زیاتر لە 165 ملیۆن دۆلارە. ئێستا شەقامی 100 مەتری سلێمانی حسابکەین بزانین بۆ 34 کیلۆمەتر و نیوی شەقامی 120 مەتری 498 ملیۆن دۆلار زایدەن 50 ملیۆن دۆلار بە زەوی درابێ پێی. ئایا سلێمانی شەقامی 100 مەتریەکەی چەندی بۆ سەرف کراوە لە کاتێکا 33 کیلۆمەترەوەی سلێمانی 33 کیلۆمەتری شەقامی 100 مەتری سلێمانی 391 ملیۆن دۆلاری بۆ دانراوە. ئەگەر دابەشی هەردووکیان بکەی بەسەر کیلۆمەترە لە هەر کیلۆمەترێکی شەقامی 120 مەتری شاری هەولێر 14 ملیۆن دۆلاری بۆ تەرخان کراوە. شەقامی 100 مەتری سلێمانی بۆ هەر کیلۆمەترێک 11.8 ملیۆن دۆلار. کەواتە فەرقی ئەوەی کە ئەوەی هەولێر بۆ هەر کیلۆمەترێک 2 ملیۆن و 300 هزار دۆلار زیاتر دەرخان کراوە. ئەمە گوناح و بێویژدانیە بڵێ لەبەرەوە 100 مەتری سلێمانی دەست پێ ناکا کە پارەی هەر کیلۆمەترێک 3 هێندەی هەولێر نووسراوە. لە کاتێکە ئەمەی 100 مەتری سلێمانی کاتێک کە بڕیار درا تەنفیز کرێ درا بە کۆمپانیایەکی تورکی نەیتوانی بیکا و وردە ئەو مەوزوعی قەیرانوانە هاتە پێشەوە ئامادە نەبوو دەست پێ بکە. بۆیە ئێستا بەهانەکەی کەوتراوە وەڵا شەقامی 100 مەتری سلێمانی بۆ هەر کیلۆمەترێک 5 ملیۆن دۆلار زیاتر نووسراوە. ئەمە ئەمڕۆ من کە ڕوونم کردەوە بەرچاوڕوونیەکی باش بوو بۆی کە غەدر لە سلێمانی نەکرێت بەو بەهانەیە. وەڕوونکردنەوەکەی نووسینگەی سەرۆکی حکوومەت ئاماژە و دڵنیایی بەوە ئەداکە بەم نزیکانە جێبەجێکردنی شەقامی 100 مەتری ئێستا ڕەزامەندی لەسەر نەدراوە ئێستا بەڵام دڵە نزیکدا. من ئومێد دەکەم گرفتی نەما بێت چونکە ئەوە ڕوون بۆەوە کە بەڕاستی غەدرە ئەگەر بەو بەهانەیە بیانیانی کێ بەرپرسیارە یەکێتی بەرپرسیارە پارێزگار حکوومەتی هەرێم کامە دوا کەوتووە لە سلێمانی. وەڵام من ڕێزم هەیە نازانم مەسەلەی پارێزگار و شت نەمدیوە لەم دۆخانە دیارە لە دەرەوەی وڵاتە، بەڵام جێگری سەرۆکی حکوومەت بەرپرسیاری یەکەمە، بەرپرسیاری دووەم سەرۆکی حکوومەتە. چکە بەڕاستی جێگری سەرۆکی حکوومەت کە لە یەکێتی نیشتیمانیە ئەبێ بەشی ئەوە داکۆکی لە ئەم ناوچەیە بکا کە پرۆژەکانی ئاوای لێنێت و حیزبەکەشی بەرپرسیارە. ئەگەر تەماشای نووسینەکەی نووسینگەی سەرۆکی حکوومەتیش بکەی ئاماژە بەوە کە داهاتی ئەم ناوچەیە بۆ خۆی و بۆ خزمەت و پرۆژە و خزمەت گوزاری بکرێ. ئمە قسەمان لەسەر ئەوە هەیە کە بەشی زۆری داهاتی ئەم ناوچەیە بۆ خزمەت گوزاری و پرۆژە و خزمەتی شارەکە بەکار نایەنرێتەوە یا دەوروبەری. بۆیە ئەوەش حەقیقەتی تێدایە و
حکوومەت دەبێ حکوومەتی هەموو ناوچەکان بێ و نابێ 100 مەتریەک بە سلێمانی ڕەوا نەبینن بەڵام 150 مەتری لە هەولێر بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئێستا یەکتر بڕوو بەرزە پردەکان خەریکە دەستی پێکردو و تەواوە بێ. ئەمە کوردستان بە یەک ڕووبەرە بینین. ئەمە تعاسوب نییە بۆ دوهۆک یا بۆ سلێمانی یا بۆ هەولێر. دەبێ خەڵک لە هەرێمی کوردستان لە هەر شارێک بوو هەست بە ئارامی بکە، هەست بە بوونی خزمەتگوزاری بکە، هەست بە جیاوازی نەکە. دەبێ ئەمە بڕێوێتەوە بەڵام بەداخەوە وردە وردە تۆخەکرێتەوە. ئێستا حساسیت هەیە بە یەک کاری بەعز دەکرێت کە پێش هەوڵ دەدرا سلێمانی و هەولێر بکرێنە دوژمنی یەک وەکو خەڵک. نا من وا ناڵم چکە هەولێر و سلێمانی قەت دوژمنی یەک نین و ناژمەوە کاری کە بەعز هەر کەسێک جیاکاری بکات ڕق لە نێوان ناوچەکانە بچێنێ بەڕاستی غەدرێکی گەورەکە بە بۆشی ناچێتە سەر چکە خەڵک خزمەتگوزاریە بێ. کاک حەکیم ئاو گڵۆپەی دادناوە لە پشتی منەوە ئەوە ئێستا مۆمیتیایە. حکوومەتی هەرێم یەک تەتەوری کردووە لە چراوە لە چرا و فانۆزەوە تەتەورەکەی ئەوەیە ئێستا خەڵک بەلایەتی شەحن لە بری چرا بەکاردێنێ. ئەویش فەزلی حکوومەتی هەرێم نییە، فەزلی و تەکنەلۆژیایە لە دەرەوە زانن باوی چرا نەمەچکەگە چرامان بەکاربیێنە ئێستا کێشەمان بۆ هی نەبوو بۆ نەوتی چراکە. ئەگە فانۆز بوو لۆکزمان بەکاربیێنایە نەوت نەبوو تێیکەین ماڵی سین ئاوا بێت اینی بۆ دروستکردوین لایەتی شەحن. ئەگەر ناحکوومەتی هەرێم نەیتوانیوە ئەم چرا و چراوگە بکا بە گڵۆپێکی دائیمی. ئەمە خەڵکێک لە دووهۆک، خەڵکێک لە کفری وەکو یەک لە سایەی ستەم و ناعەدالەتیە ژیان بەسەرە بە ئەگەر بەو جۆرە بڕوا. ئێستا خەڵکێک لە هەولێر و دووهۆک وەزعی باشتر نییە لە سلێمانی، لە سلێمانی وەزعی باشتر نییە لە دووهۆک و هەولێر. هەر یەکێ بێ سنگ دەرپەڕێنێ بڵێ من دیفاع لە سلێمانی یەکەم. ئەوانەی دیفاعیان لە سلێمانیە کرد باڕوونیان کردایەتەوە کاکە پارەی ئەم پرۆژەیە بەو جۆرە نییە کە دەهۆڵی بۆ کوترێ و کەسیش نایە ڕوونی بکاتەوە بۆ ڕاستیەکان بە خەڵک ناوترێ. ئەگەر قەزیە سیاسیە ئەوانەی لە حکوومەتە نەبێ قبولی نەکەن بەو جۆرە بێ و ئێمە کە لە پەرلەمانین نوێنەری هەموو خەڵکین لە هەموو ناوچەیەک. باشە کاتم زۆر کەماوە بەس کۆمەڵێک کشتما بوو زۆر بەکوی سپارە بۆچی داهاتی زیادی کردوێ سەباز دەورەکە ئەوەی کە دێتەوە زاریداری زیاتر لە 1 تریلیۆنە بەڵام بەرەمونە خزمەتگوزاری کەم دەکات پلە بەرزکردنەوەی فەرمانبەران نییە باز لەسەر هاوڵاتی زیاد دەکرێت. بەڕاستیەوە غەدرە حکوومەتی هەرێم پلە بەرزکردنەوەی تا ئێستا ڕاگرتووە. من لە زیاتر لە 5 مانگە داوام لە ئەنجومەنی وەزیران کردو لە ڕێگەی پەرلەمانەوە کە ئەو غەدرە ئەبێ لا ببرێ و ئەوە کارێکی نایاساییە. بە نایاسایی کراوە هەروەکو چۆن بە نایاسایی داهات زیاد کراوە، داهاتی شارەوانیەکان، داهاتی وەزارەتەکانی تر لە باج، لە ڕسومات، لە غەرامات، هەر هەمووی بە نایاسایی و لە دەرەوەی یاسا کراوە. کارمان زۆر لەسەرەوە کردووە کەم کارە نایاساییانە جێی شانازی نییە حکوومەت بە ئێمە بڵێ ئێمە داهاتی ناوخۆمان دوو هێندە زیادی کردووە بەو هەموو دزی و گەندەڵیە شۆکەتیایەتی. بەڵام داهاتێک کە زیادەکە ڕنگدانەوەی لە باشکردنی خزمەتگوزاریەکان و دەستپێکردنەوەی پرۆژەکان و وەگەڕخستنی پرۆژەی نوێ نەبێ ئەوە هەر قورساییە لەسەر ژیانی خەڵک چکە خەڵک ئێستا بەو داهات زیادکردنە قورسایی گەورە کەوتوتە سەر ژیانی. بازار بڕۆ ئێستا تابلۆیتیان نەماوە بۆ لەبەرەوەی بە نایاسایی وەزارەتی شارەوانی بە بڕیارێکی نایاسایی ئەنجومەنی وەزیران بە ناوی داهات زیادکردنەوە داهاتی خۆڵ و تابلۆ و نازانم ئەم شتانە 6-7 جۆر کۆکردنەوەی داهاتی خستۆتە سەر خەڵک. حەقی خەڵکیش بەو جۆرە ئادەی ئێمە ئێستا لە مانگی دوایین بیرەکەینەوە کەی حکوومەت موچەی مانگی چەندمانە مانگی 11 کەواتە لە مانگی دوایین مانگی 10 ساڵی ڕابردوو موچەی داوە. بەڵام بە کۆمپانیا حیزبیەکانی خۆی ئەکاتە سەری داوای پارەی ئاوەکە، داوای پارەی کارەباکە، داوای پارەی خۆڵەکە، داوای پارەی تابلۆکە، داوای پارەی ئەم شتانەکە. بڕۆ دۆخی کارگەکان ببینە بزانە چ ناڵانێکیانە بەدەست کارەبای گرانی حکوومەتی هەرێمەوە بەشێک لە کارگەکانیانە تووشی ئیفلاس بووە. بڕۆ بۆ بازار خەڵک معاناتێتی بەدەست ئەو هەموو
داهات زیادکردنەی خراوەتە سەری هەمووی لە گیرفانی کێ دەرەچێ لە گیرفانی کڕیارێک دەرەچێ کە موچەکەی ئاوا وەرەگرێ قەرزی لای حکوومەتە نایداتەوە بەس حکوومەت قەرزی لایەتی ئەڵێ ئەبێ بمدەیتەوە زیادەی خستۆتە سەر سزای خستۆتە سەر حکوومەتداری وا ناکرێ بەڕاستە بەس با دۆ پرسەم زۆر بە کورتی پێشتر بانگەش لەم کامینەدە و حکوومەتێکی بەهێز ئابوووریەکی بەهێز هیچت بینیوە بۆ خەڵک بەهێز بێت وڵا ئەگەر بڵێم بەهێزە خەڵکە لە درۆەکەیت ئەو ژیانی خەڵکە من ناتوانم وەڵامی هۆ بەمەوە کە ژیانی خەڵک بەو جۆرە بێ ژیانی خەڵک جوابیێواداتەوە حکوومەت چۆن بەهێزە ژیانی خەڵک چۆن خۆشە نە حکوومەت بەهێزە نە ژیانی خەڵک باشە حکوومەت بەهێز بێ خەڵگەڵ ناسێ بە چەکێک کە بۆ شەڕی داعش و تیرۆری وەرگرتووە دۆشکەی پێشکەوتوو بنێ بە تەنکەری غاز و دۆشکەشیان ناوە دۆشکەش بەڵێ بەڵێ ئەوەی دوێنێشەو بەکارێنراوە چەکێکی زۆر تازەیە کە بۆ شەڕی داعش وەرگیراوە نەک بۆ ڕێگری و هەڵکوتانە سەر تەنکەر و غازی خەڵک با سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێست کاکسۆران مەرەندای پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵ ناوی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ کارانم تا بەرنامێکی دیکە واتان